جیاوازی ڕوانین و ناکۆچیەکانی نێوان لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستانی عێراق تا ئەندازەیەکی بەرچاو کێشەی بۆ هەڵبژاردنکردن لەو هەرێمەدا دروست کردووە. ئەوەی جێی سەرنجە هەموو لایەنەکان دەڵێن دەبێ هەڵبژاردن لەم ساڵدا بکرێ بەبێ ئەوەی هەنگاوێکی کۆنکریتیش نرابێ بۆ ئەنجامدانی ئەو هەڵبژاردنە چاوەڕوان کراوە. پشدەر بابەکرد چاودێری سیاسی لە هەرێمی کوردستانەوە ڕاستەوخۆ لە ڕێی سکایپەوە لەگەڵ کورد کۆنێکشنە. کاک پشدەر سواز بۆ ئامادەبوون و هەروەک لەو پێشەکێشدا باسم کرد هەموو لایەنەکانی هەرێمی کوردستان جەخت دەکەنەوە لەوەی ئەبێ هەڵبژاردن بکرێ، بەڵام هێشتا دیار نییە ئەو هەڵبژاردنە ئەکرێ یان نا. ئەمێ بزانم کێیە کە نایەوێ هەڵبژاردن بکرێ. زۆر سپاسان دەکەم سڵاو ڕێزم هەیە بۆتان. لە ڕاستیدا حیزبە دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستانن هەڵبژاردن بکرێ، بە تایبەتی سێ حیزبە بەشدارەکەی یا پێکێنەرەکەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوانی شێکێتی نیشتیمانی و پارتی دیموکرات و بزوتنەوەی گۆڕان ئەم سێلایەنە لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراقی دەی 2021 شکستێکی گەورەیان خوارد و ڕێژەی دەنگەکانیان و ژمارەی دەنگدەرانیان زۆر کەمی کرد. وای کردووە ترسێکیان هەبێ فۆبیایەکیان هەبێ لەم هەڵبژاردنەدا زەڵبەی باشیان بەردەکەوێیان باستەوە دەکرێت ئەگەرێکی بەهێز ئەوەی ڕەنگە نەتوانن حکوومەت تەشکیلکەن و خەڵکی تر وەلایانی تر حکوومەت پێک بهێنێت. ئەمە وای کردووە کە بەڕاستی هۆکارێک هەبێت یان بەدیدی ئەو لایەنانە شتێک هەبێت لە ژێر پەردەدا هۆکارێک دروستکەن، بیانوویەک دروستکەن بە بیانووی ئەو بیانووی ناکۆکی لەسەر یاسا هەڵبژاردن یا لەسەر پێکاتەی لە کورسی پێکاتەکان. ئەم بیانوانیان کردوتە پەردەیەک یان بیانوویەک کە هەڵبژاردن لە هەرێمی کوردستانە دوا بخەن، ئەگەرنا پێم وایە ئەو سێ لایەنە کۆک بوون لە هەڵبژاردننی هەرێمی کوردستان پەرلەمانی هەرێمی کوردستان دوا بخەن. بەڵێ باشە، ئێستا کە باز لەوە دەکرێت جەخت لەوە دەکەنەوە کە دەڵێن دەبێ هەڵبژاردن بکرێ، هەڵبژاردنکە وەکو پێداویستێکی ناوخۆیی هەرێمەکە لی دەڕوانرێ یا ئەو فشارە دەرەکیەیە کە لەسەر هەرێمی کوردستانە وها دەکا بڵێن ئەبێ هەڵبژاردن بکرێ؟ لە ڕاستیدا من پێم وایە ضرورەتێکی ناوخۆییە بەتەکید، بە تایبەتی کە پەرلەمانی هەرێمی کوردستان ماوەی بەسەر چووە، شەرعیەتی نەماوە، سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتی حکوومەت کە شەرعیەتیان لە پەرلەمان وەرگرتووە ئەوانی شەرعیەتیان نەماوە، ئەو موئەسسە و کۆمیسیۆنانی کە شەرعیەتیان لە پەرلەمان وەرگرتووە ئەوانی شەرعیەتیان نەماوە، لەبەرەوە بەتەکید ضرورەتێکی ناوخۆییە. بەڵام شان بەشانی ضرورەتی ناوخۆیی بەڵێ فشاری دەرەکیش هەیە. یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکرات بە حەقیقەت یعنی تۆزێ کێشیان هەیە لەگەڵ مەسەلەی دیموکراسیە، زۆر حەزیان بە دیموکراسی نییە. هەر ئەمە ژوای لێکردوون کە لێرە بڕوایان بە قەزێ بە بەشێک لە دیموکراسی هەبێ لەولا بڕوان بە بەشێکی لە دیموکراسی هەبێ، بەڵام وەکو کۆی پاکێجێک بۆ سیستمێکی باشتری حکومڕانی وەکو دیموکراسی وەکو بەدیلی سیستەمە دواکەوتوەکان یان بەدیلی سیستەمە داخراوە دیکتاتۆرەکان لێی ناڕوانن. هەر بۆیە دەبینین کە لە مێژووی پەرلەمانی کوردستانە چەندین جار بە ئارەزووی خۆیان تەمەنی پەرلەمانیان درێژ کردوتەوە، تەمەنی حکوومەتیان درێژ کردوتەوە بەبێ ئەوەی کە هیچ سەنەدێکی قانونی هیچ پاڵپشتێکی قانونی هەبوو بێ. ئەو حیزبانە هەر ئەو حیزبانن کە ماوەیەک شەڕی ناو خۆیان کردووە، پەرلەمانیان داخستووە، یعنی لەبەرەوە ئێستش بەلایەنەوە ئاسایی هەڵبژاردن لە پەرلەمان لە هەرێمی کوردستانە نەکەن ئەگەر فشارە دەرەکیەکان نەبێت. کاک پشدەر گەری یارمەتیم بی هەڵبژاردن چ شتێکە گۆڕێ لە هەرێمی کوردستانی عێراقدا بەڕای تۆ؟ یعنی چەندان هەڵبژاردن کراوە، شتێکی ئەوتۆ لە سیستمی فەرمانڕەوایەتی هەرێمەکەدا نەگۆڕاوە؟ وەڵاهی من وای نابینم، یعنی ڕۆژانێک یەکێتی و پارتی تقریبا 50-50 50-50 یعنی 100 کورسەکەی پەرلەمان یەکێتی و پارتی بوو. ئێستا یەکێتی و پارتی یعنی دابەزیون بۆ کەمتر لە 70 کورسی، کەمتر لە 70 کورسیان لە پەرلەمانی بەشێک لە هاوپەیمانەکانیشان بەوانی کە زۆریش لە خۆیان و نزیکن لە پەرلەمانی هەرێمی کوردستانە هەیە. سەرباری ئەو يعني بديلي هەڵبژاردن هەر هەڵبژاردنە، يعني بديلي هەڵبژاردن يعني شتێکی تر نییە، يعني خەڵک پەنای بۆ ئەنواعی ڕێگای بۆ دەربڕینی ناڕەزایەتیەکانی تاقی کردوتەوە، هەموو ڕێکارەکانی خۆپیشاندانی مەدەنی و خۆپیشاندان و مانگرتن و يعني نووسین لە سوشیال میدیا و
لە میدیاکان و یعنی لە هەموو ئەمانەی تاقی کردوتەوە ئێستا کاتی تاقیکردنەوەی کارتە بەهێزەکەیەکە هەڵبژاردنە یعنی ئەگەر هەڵبژاردن لە هەرێمی کوردستانە نەکرێ پێم وایە ناڕەزایەتی خەڵک بەرەو قۆناغێکی تر دەڕوا بەرەو ئاراستەیەکی تر دەڕوا بۆیە باشترین چارەسەر ئەوەیە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بکرێ لەلایەک لەلایەک دوای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان یەکێتی و پارتی ناچار بکرێن ئەنجامی هەڵبژاردنەکان قبول بکەن ئەمە خۆی یەکێکە لە پرسە گرنگەکانی من لە زۆر هەڵبژاردننی پێشوو هەرێمی کوردستانی عراقدا بینیمانە هەرە لایەنە سیاسیانە خۆیان هاتوونەتە سەر کەناڵەکانی میدیا لە ڕێی تەلەڤیزیۆنەکانەوە یەک ئەوی تری گونابار کردووە بەوەی کە فێڵوتەڵەکە کراوە لە هەڵبژاردنەکەدا اینجا لێرەدا پرسیارە گرنگەکە لای منەوەیە خەڵک چۆن متمانە بە هەڵبژاردن بکە خەڵک چۆن بتوانێت بچێت دەنگ بدا خەڵک دەنگ بە چی بدا بەو بێ متمانەیە دەزانی ئوستاس لە هەڵبژاردننی پێشووی ئەنجومەنی نوێنەرانی عێراقا هەنگاوێکی زۆر دڵخۆشکەر بینرا ئەویشەوە بوو کە یەکێتی و پارتی و زوتنەوەی گۆڕان نەیانتوانی تەزویر بکەن بە حکمی ئەوەی کۆمسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق سەرپەرشتی دەکرد بە حکمی ئەوەی نەتەوەی گرتوەکان و یەکێتی ئەوروپا و ویلایەتە یەکگرتووەکان ڕەقیب و چاودێر بوون بەسەر هەڵبژاردنەکانەوە هەر بۆیە دەبینینە و سێلایەنە لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە 2021 مقارنەتەن بە هەڵبژاردننی 2010 نزیک بە 700,000 زیاتر لە 700,000 دەنگ کەمیان کردووە نە لە ڕاستیدا ئەم دەنگانە کەمیان نەکردووە بەڵام ئەوە بوو لە 2021 ڕێگای ساختەکاری و گزی بەو لایەنانە نەدرا بۆیە نەیانتوانی ئەو دەنگانەی کە لە 2010دا بۆ خۆیان نووسی بوویان لە 2021 جارێکی ترە و دەنگانە بۆ خۆیان بنووسنەوە یان بەدەستی بهێننەوە بۆیە ئومێدەکە لەسەر ئەوە هەڵکرداوە ئێستا گۆڕانکاریەکان بەو ئاراستەیەن ئومێدەکان بەو ئاراستەیەن کە گۆڕانکاری لە ڕێگەی سندوقی هەڵبژاردنەوە بێت سندوقی هەڵبژاردننی چۆن گۆڕانکاری لە ڕێگەوە دروست دەکرێت لەو ڕێگەی کە یەکەم کۆمسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق وەکو باز دەکرێت ئێستا کە ئەوانیش بەشدار دەبن لە بەڕێوەچوونی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە خاڵی دووەمیش ئەوەیە کە بەڕاستی پشت بە داتا و بایۆمەتری کۆمسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق و ئامارەکانی وەزارەتی پلاندانانی عێراق دەبەسترێت خاڵی سێمیش ئەوەیە کە ئێمەمان دەیبینین فشارێکی گەورەی کۆمەلگای نێودەوڵەتی و چ لە یونامی چ لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و چ لە هەڵپەیمانەکانی لە یەکێتی ئەوروپا بینین کە فشارێکی گەورە دەکەن بۆ ئەنجامدانی هەڵبژاردن گەورەیە لەلایەکەوە گەر یارمەتیم بێی بەداخەوە کاتمان نەما من زۆر سوپاست دەکەم بۆ بەشداریەکەت سوپاس و پێزانینم